سلااو قوتابیانی خۆشەویست لە وانەی نوێدا لەوانەی ئەو ڕۆمان هەر لە بابەتە گرامەڕیەکان دەمینێنەوە وەک پێشتر باسمان کرد لە یونتوان بابەتێکی تری گرامەریمان هێویستیە comparative and superlative adjectives تەبێ ئێوە بابەتێکی گرنگە لە وزاری ساڵانە پرسیاری لێرێتەوە لۆیە وریابن ئەو بابەتە لە دوو خاڵ پێک دێ خاڵی یەکەم چۆنیەتی دروستکردنی ئاڵناوی comparative and superlative ئاڵناوی پلەی بەراورد و پلەی باڵا خاڵی دووەمیان بەکارهێنانی لە ڕستەدا چونکی comparative at comparison between two things two people or two place anything واتە پلەی بەراوردکردن لە نێوان دوو شت یان دوو کەس یان دوو شوێن یان دوو کات بەڵام باڵا more than two لە دوو زیاتری بێەوە دەبیتە چێ دەبیتە super دەبیتە superlative لۆیە لە کاتی بەکارهێنانی comparative and superlative احتیمال دەکەیە سەر ئەو ناوانەیە کە بەکاری دێنی سەرەتا بە بچینە سەر دروستکردنی ئەو جە دوای دێنە سەر بەکارهێنانی چۆن ئاوڵناوی پلەی بەراورد و پلەی باڵا دروست دەکەین دەبێ ئاوڵناو لە ڕووی پێک هاتەوە ئەمە دوو جۆر ئاوڵناومان هەیە ئاوڵناوی یەک بورگە one syllable syllable means بورگە more than one syllable زیاتر لە یەک بورگە ئەگەر ئاوڵناو یەک بورگە بوو چۆن دەیکەینە پلەی بەراورد ئەگەر لە یەک بورگە زیاتر بوو چۆن دەیکەینە پلەی بەراورد و باڵا ئەگەر ئاوڵناو یەک بورگە بورگە syllable syllable چێ بابە look at this for example we have small چۆن بزانین ئەو وشەیە چەند بورگەیە چەند vowel sound هەبوو vowel sound واتە دەنجی بزوێن هەبوو ئەو وشەیە ئەوەندە بورگەیە کەواتە ژمارەی vowel soundەکان یەکسانە بە ژمارەی بورگەکان look at this small just one لێرە یەک vowel sound هەیە کەواتە ئەو وشەیە یەک بورگەیە ئەو وشەیە یەک بورگەیە look at this expensive چەند vowel soundت هەبوو لە بین کۆنسۆنانتەکان واتە لە بینی نەبزوێنەکان ئەو وشەیە ئەوەندە بورگەیە expensive لێرە ئی کۆتای حسێب نییە چونکی سەوت دروست ناکە ئاگادار بە ئەمە دەڵێن vowel sound نەمەگۆ vowel letter letter واتە پیت sound واتە سەوتەکە لێرە چەند سەوتمان لەبۆ دروست بوو سەوتی بزوێنی 3 کەواتە ئەو وشەیە سێ بورگەیە واتە لە بۆ ناسینەوەی بورگە و جیاکردنەوەی بورگە ئێمە ئیش لەسەر ئەو سیستەمە دەکەین ئەگەر ئاوڵناو یەک بورگە بوو by adding er and est بەچێ بە ئەدکردنی er دەبیتە پلەی بەراورد و est دەبیتە super دەبیتە superlative hard harder and the hardest super est small smaller the smallest and fast faster the fast est بۆ شێوەیە ئەوانە بەردەوام دەبن دوو تێبینی گچکەمان هەیە لەسەر ئاوڵناوی یەک بورگە ئاگادار بە ئەگەر ئاوڵناو بە PTE کۆتایی هات بۆ سیف بە PTE کۆتایی هات لەو حاڵەتە ئێمە ئاری لۆ زیاد ناکەین ناویتە دەبڵی تەنها ئارەکە و ئێستیەکەی لۆ زیاد دەکەین سیفە دەبێت دەبیتە پلەی بەراورد سیفێز دەبیتە پلەی باڵا nice nicer و the nicest ئەوە ئەگەر بێت و ئاوڵناو بە PTE کۆتایی هات بوو خاڵێکی ترمانێت تێبینیشکە دەڵێن ئەگەر ئاجکتیف بە consonant letter کۆتایی هات بوو تا بە پیتێکی نەبزوێن کۆتایی هات بوو and before it لە پێشی چا بوو one vowel letter یەک vowel letter هەبوو لەو حاڵەتەی کاتێکەمە est ئەدەکەین ئاگادار بە consonant letterەکەی کۆتایی دەبیتە double ئاوڵناو بە پیتێکی نەبزوێن کۆتایی هات بوو لە پێش پیتە نەبزوێنەکە یەک بزوێن هەبوو مەرجەکە یەک بزوێن ئەوە لە کاتی ئەدکردنی est نەبزوێنی کۆتایی دەبێتە دەبڵ بۆ نمونە big بە PTG کۆتایی هاتەوە PTI لە پێشە لێرە کە گۆڕیمان یعنی لە بۆ پلەی بەراورد ئارمان زیاد کرد بەڵام G بووە دەبڵ هات بە هەمان شێوە بووە دەبڵ و لە بۆ پلەی باڵاکەش بە هەمان شێوە ئەویش دەبتە دەبڵ
خاڵێکی تر لە بۆ ئاوەڵناوانەی کە بە PTY کۆتایی هاتینە نەک تەنها ئاوەڵناو دەڵێن لە زمانی ئینگلیزی هەر وشەیەک بە Y کۆتایی هاتبوو N by Y بە Y کۆتایی هاتبوو لە پێش Y پیتێکی نەبزوێن هەبوو کۆنسۆنەنت لێتەر هەبوو S K S ئەوانە تەبیعی نەبزوێنن بزوێنەکان چێنە پیتە بزوێنەکان ڤاوڵەکان چێنە A E I O U مۆڕۆڤۆی ئەو پێنج پیتە بزوێنەکان کەواتە لێرە Y کەوتە کۆتایی لە پێشی نەبزوێنێک هەبوو لە کاتی ئاتکردنی هەر سەفیکسێک هەر پاشگرێک ئەجە لێرە کە باسی ئاوەڵناو دەکەین ER زیاد دەکەین لەگەڵ EST ئەوە PTY چێنج دەبی لە بۆ I دەیگۆڕین لە بۆ I ئەوجا ER و ESTەکەی لە بۆ زیاد دەکەین وکە دەست easy easier Y ER the easiest Y EST lucky بە هەمان شێوە luckier and the luckiest ئەوانەمان بەو شێوەیە کردە پلەی بەراورد و پلەی باڵە گوتمان ئەو ئاوەڵناوانەی یەک بڕگەبوون بە چمانەوەکردن بە ER و EST و هەروە جەماعەتی وایش بە هەمان شێوە بەڵام ئەگەر ئاوەڵناو لە یەک بڕگە زیاتر بوو ئەوە چی تازەکە تەوزیحمان کرد ئەوە چی لە پێش بەکارین prefix more and the most more لە بۆ پلەی بەراورد and the most لە بۆ پلەی باڵە واتە وشەی لە پێش زیاد دەکەین لێ دەستکاری ئاوەڵناوەکە قالبی ئاوەڵناوەکە ناکرێت فۆرمی ئاوەڵناوەکە وچی خۆی تەنها وشەی more the most لە پێش زیاد دەکرێت beautiful more beautiful and the most لێرە هەمان exciting more exciting and the most دیقەتێدا the most exciting هیچ شتێکی لە بۆ زیاد و کەم ناکەین تەنها وشەی more و mosتی لە پێش دادەندرێ واتە مەبەستم ئەوەیە لێرە ئاوەڵناوەکە دەستکاری ناکرێت great ئەوانە یعنی چی ER و more یان EST و most یعنی چ یعنی زۆر و زۆرتر زۆرتر و زۆرترین دەکا بەڵام ئاگادار بە چشمان هەیە وشەی لێسمان هەیە لێس ئەویش بە هەمان شێوە لە بۆ پلەی بەراورد بەکاردێ ئاگادار بە لێس لە بۆ پلەی بەراورد بەکاردێ عینەن هەمان ئیشی ER و more دەکا بەڵام لە ڕووی مینینگەوە پێچەوانە بۆ نمونەمە گوتمان small گوتمان بە چ زایدەن ER بۆ چ smaller بچووک بچووکتر ئەوەمان کردە پلەی بەراورد ئادێگە لێس بەکاربێنین ئاگادار بە لێس یەکسانە بە ER لە ڕووی بەکارهێنا لە ڕووی گرامەریەوە بەڵام لە ڕووی ماناوە پێچەوانەیەتی بە هەمان شێوە جوان دیقەتدە small وەرە بیکە چ less small ئەوانە هەردووچیان comparative adjectivن هەردووچیان ئاوەڵناوی پلەی بەراوردن ئاگادار بە smaller small واتە بچووک smaller واتە بچووکتر بەڵام کە دەرێن small less small بچووک کەمتر بچووک واتە bigger کە ڕێک ئاوەڵناو عەکسەکەی وەرگری واتە bigger ئەو جەلۆی ئاگادار بە سبەینە لە ئیمتحانی وزاری تەمەشای بۆشاییەکەت کردیان تەمەشای ڕستەکەت کرد فۆرمی ڕستەکە پێویستی بە ئاوەڵناوێکی پلەی بەراورد بە comparative adjective بوو تەمەشا دەکەی شەرت نییە ئیلائی ئاڵمۆڕبی ڕەنگە لێسی دابی لێسەکەش تەواوە بەڵام جوان دیقەت دەر لە لێسی کاتێکت لێس بەکاردێنی نەکەی بڵێ لێس سمۆلەر بە هیچ شێوەیەک ئەوەمان قبول نییە ناکرێت لێرە لێسم هەبی و لێرەش ئیئارم هەبی ئەوە مەحاڵە یان ئیئار یان لێس یان ئیئار یان لێس جوانم expensive هەربا بکەمە واید بۆردەکە تەمەشایەرێکە بابە expensive ئەگەر بیکەینە comparative دەرەین more expensive more expensive
لە هەمان کاتە دەکرێ بڵێن چێ less expensive. جوان دقت بە. more expensive and less expensive هەردووچی comparative adjective. بەڵام گوتمان more واتە زیاتر، less واتە کەمتر، expensive واتە نرخدار، more expensive واتە زیاتر گرانە واتە گرانترە، نرخی زیاتر وەرەوە less expensive واتە نرخی کەمترە واتە cheaper. ڕێک دەویتە چێ یەکسانە بە cheaper. کەواتە سبەی نەگەر more expensive بینی less expensive بینی ئەوانە هەردووچیان comparative adjectivن. کەواتە چت لە lessی تێبینی کرد؟ less چت تێبینی کرد ئەگەر دیقەدەی ئەمە گوتمان ER لە بۆ ئەو ئاوەڵناوانەیە کەی one syllable و هەروها more لە بۆ more than one syllable. بەڵام ئەگەر دیقەتی lessی بدەیت لەگەر هەردوو زۆر بەکاردێ ئاگادار بە. less حەقی لە زۆری ئاوەڵناوەکەت نییە داخۆ یەک بورگەیە دوو بورگەیە سێ بورگەیە حەقی نییە. less لەگەڵ هەردوو زۆر ئاوەڵناو بەکاردێ واتە لە شوێنی ER بەکاردێ لە شوێنی moreish بەکاردێ ئاگادار بە. بە هەمان شێوە EST small ئەگەر بیکەی superlative دەڵێن the smallest. EST نیە the smallest. Great. The smallest. لە هەمان کاتە دەتوانین بڵین چێ the least small. The least small. ئەوەشیان ڕاستە ئاگادار بە. The smallest, the least small. ئەویان بچووکترین کەمترین بچووک واتە the biggest. ئەگەر تەرجمەی بکەینەوە ڕێک پێچوانە مینینگەوە دەگری بتە the biggest. Great. واتە EST و the least. The least دەکرێت لە شوێنی EST بەکاربێ بەڵام پێچەوانەی مانا وەردەگری. بە هەمان شێوە expensive دەمان گوت the most expensive. The most expensive. تا گرانترین ونیا ترین لە کوردی خۆمان باڵا ترینە. Great. عینەن دەکرێت بڵێم the least expensive. The least expensive ئەوشیان هەر پلەی باڵایە بەڵام گوتمان لە ڕووی مینینگەوە پێچەوانەی وەردەگیرێ. کەواتە the most expensive واتە گرانترینە. The least expensive واتە کەمترین گرانە واتە the cheapest هەرزانترینە. ڕێکەگە تەرجەمەی بکەی پێچەوانەی مینینگەکە دەبیتە هەرزانترینە. لۆی ئاگاتان لە لێس و لیستی شەوی چونچی لەو زاریش ئەکیدم جارە کاتیتەوە نازانم زیاتری شاتیوانە بەڵام لە جارێکی دڵنیامە. گریت ئەوە دروستکردنی ئاوەڵناوی پلەی بەراورد و پلەی باڵا بوو. بەڵام هەندێکمان هەیە شازن شازەکانەوە قەواعیدی ئینگلیزی ئەمە دەڵێن چ شازەکان دەبی ڕێگولەر دەبی لە بەریانکەی. ئەوانیش چێنە مەچوومەنی ئەوانەش هەر ئاجکتیڤن ئاگادار بە. Comparative more and the most. Bad or badly کە adverb ئاگادار بە adverbi bad چیە badلیە بەڵام پلەی بەراورد و پلەی باڵایەکانی یەک شتە واتە worse حەسەب کۆنتێکستی ڕستەکە دەکرێت پلەی ئەو یعنی ئاوەڵناوبی دەکرێت ئاوەڵکاریشبی واتە دەکرێت adjective یان adverbi. The worstیش بە هەمان شێوە. Good کە ئادڤێربەکەی چییە؟ well. better the best واتە better و the best دەکرێت پلەی بەراورد بن لە بۆ good و دەکرێت پلەی بەراورد بی لە بۆ well. بە هەمان شێوە the bestیش دەکرێت پلەی باڵا بی لە بۆ good پلەی باڵاش بی لە بۆ well. حەسەب ڕستەکە لە من بەدیار دەکەوی چونکی بەکارهێنانی ئاوەڵناو و ئاوەڵکار لە ڕستەدا بەس لێکیان زیاد دەکەینەوە ئاوەڵناو linking verb ئاوەڵناو وەردەگری و هەروەها main verbەکانیش ئاوەڵکار وەردەگرن. little less and the least. فا دیقەت تێرە بدە TH لە بۆ زیاد دەکرێت زۆر زۆروری ئەبە دەکرێت بێن فادا ها بە ئەی و دەشکرێت بیکەینە U هەردوو حاڵەتی لە بۆ مەڕاستە چەند لە ڕووی مینینگەوە لە ڕووی بەکارهێنانە فەرقەکیان هەیە بەڵام بە هەردوو شێوازیان تەواوە. ئەوە
دروستکردنی comparative and superlative adjective بوو. چیت کەمان هەیە؟ ئەو بورگەی هیچ بەڵام لەو شتەی دیقەتدەن بە تایبەتی دووشەی یەکەم هەندێک adjectiveمان هەیە لەسن هەندێک adjective هەیە بۆ منە clever و quiet بە هەردوو شێواز دەبنە پلەی بەراورد و پلەی باڵا وریابە. clever دەکرێت بڵێن clever دەکرێت بڵێن more clever دەکرێت بڵێن the cleverest est دەکرێت بڵێن the most واتە دەکرێت er یان more وەربگری est یان most وەربگری. great. quiet بە هەمان شێوە quieter and more quiet the quietest and the most quiet هەردووچی هەردەبی simpلیش بە هەمان شێوە بەڵام ئەو دووی سەرەوە زیاتر لە منهەج هەیە ئاگاتان لێبی. adverb adverb یعنی چی؟ ئاوەڵکار. ئاوەڵکارەکان با بزانین چۆن دروست دەبن. تەبیعی سێ ئاوەڵکاری زۆر سەرەکیمان زۆری ئاوەڵکارەکان زۆرە بەڵام سێ ئاوەڵکاری سەرەکی هەیە لە کوردی خۆشمان کە ئەمە سەرەکیەکان چیە؟ adverb of time adverb of place adverb of manner ئاوەڵکاری کاتی شوێنی چۆنیەتی. لێرە ئەوەی ئەمە فۆکەسمان لە سێ ئاوەڵکاری چۆنیەتیە. چۆن ئاوەڵکاری چۆنیەتی دروست دەکەین adverb of manner. ئاوەڵکار دروست دەبی بە زیادکردنی ly بۆ سەر adjective. adverb دروست دەبی بە زیادکردنی ly بۆ سەر quickly shortly strongly normal بە l کۆتایی هاتی احتیاری ly-یەکەی لۆ زیاد دەکەین دەبیتە double l normally beautifully دیقەتدا بوویتە double ly هیچ مشکلەمان نییە. بەڵام ئاگادار بە ئەگەر ئاوەڵناوێکمان هەبوو بە لی کۆتایی هاتبوو واتە l ئەوجە ئی لە دووە هاتبوو لەو حاڵەتی نایکێ double l تەنها ئیەکە لا دەبین بۆ نمونە comfortable لێرە ئیەکە لا دەبین و لە شوێنی ئیەکە چ دادەنین دەبێتە y نەمان کریتە double l نیشانها کەفەبڵ بە هەمان شێوە یەکەمان لا بردی و وایەکەمان زیاد کردیە. ئەگەر ئاوەڵناو بە وای کۆتایی هات لە کاتی زیادکردنی ly وای دەگۆڕینە بۆ ئای ها عینەن و چۆی تازە لەوڵێ باسمان کرد بۆ منە happy بە چ کۆتایی هاتیە بە وای happy بەڵام کاتێک ly زیاد دەکەین ئەو وایە دەبی بگۆڕین لە بۆ چێ دەبی بیگۆڕی لە بۆ ئای happily چونکە ئەمە چمان گوتمان هەروو شێک لە زمانی ئینگلیزی بە وای کۆتایی هات لە پێش وایەکە پیتێکی کۆنسۆنەنت واتە نەبزوێن هەبوو لە کاتی زیادکردنی هەر پاشگرێک وای دەگۆڕین لە بۆ ئای ئینجا پاشگرەکە زیاد دەکرێت. لێرەش کاتێک دەری happy وایمان گۆڕی لە بۆ ئای ئەوجە ڵیمان زیاد کرد. steady بە هەمان شێوە steadily. زۆر چاکە. ئاوەڵکار چۆن دەبیتە پلەی بەراورد و پلەی باڵا؟ هەموو ئاوەڵکارێک بە زیادکردنی more the most دەبنە پلەی بەراورد و پلەی باڵا. لێرەش و لێستیش بە هەمان شێوە. جگە لە شازەکان هەندێکمان هەیە ئاوەڵکار شازن جگە لەوان ئەویتر هەموو ئاوەڵکارێک بە زیادکردنی more the most چونکە ئەمە سیلەبڵەشی لۆ زیاد دەکەین ها more slowly the most slowly ئەوە وەک نمونە. جگە لە چێ جگە لە شازەکان ئاگاتان لێبی کۆمەڵە ئاوەڵناوێکمان هەیە شازن کە دەیانگۆڕین لە بۆ ئاوەڵکار ئەوانیش یوسفولەکان لە بۆمە ئەوانەنە. ئەگەر دیقەت دەین fast نارێ fastly هەر فاستە adjective و adverbەکەی یەک شتە. good نارین goodly دەبیتە چێ well hard hardly نییە هەر hardە late long ئەوانە بزانن. تەمەشای پلەی بەراوردەکەی کە fast دەبیتە fastە and fastest faster the fastest جوان دیقەتدا ئەو ئیئارە هەم لە بۆ ئادجکتیڤەکەیە هەم لە بۆ ئادڤێربەکەی کەواتە ئەو کۆمەڵە ئادجکتیڤە و ئادڤێربەکەشی کە هەمان شتە پلەی بەراورد و پلەی باڵایەکەی یەک شتە واتە ئیئارەکە پلەی بەراوردە کۆمپەرتیڤە لە بۆ چێ لە بۆ ئادجکتیڤەکە و هەروەها لە بۆ ئادڤێربەکەش هەمان شتە. the fastest کە سوپەرلەتیڤە لە بۆ ئادجکتیڤەکەی و لە بۆ ئادڤێربەکەی هەمان شتە واتە دیسان بە کۆنتێکست بەڕستەکە ئەمە دەزانین
ئەو the fastest لێرە مەبەستی adverb یان adjective. Good. Good نارین goodly دەرێن چێ well. Better the best. Better ئاوڵ ناوی پلەی بەراوردە دەکرێ بڵێن ئاوڵکاری پلەی بەراوشتە واتە بێتە پلەی بەراوردە لە بۆ well پلەی بەراوردە لە بۆ good. فۆمەکان یەک شتە. The bestیش بە هەمان شێوە. هات بە هەمان شێوە. late بە هەمان شێوە. ئەو شانە دیقەتدا پلەی بەراوردەکەی هەم لە بۆ ئاوڵکارەکەی هەم لە بۆ ئاوڵناوەکەیە. ئەوە وریابنەوەی. ئەوە ئێستاوە خاڵی یەکەم بوو کە باسمان کرد چۆنیەتی دروستکردنی ئاوڵناوی پلەی بەراورد و پلەی باڵا. بابێنە سەر بەکارهێنانیان ئەو تەواو ئێستا مەزانیمان چۆن دروستیان دەکەین. بابێنە سەر بەکارهێنانیان لە ئیمتحان سبەینێ بە تایبەتی ئەوانەی سیستەمیان کوردی ڕەنگە لە ڕووی مینینگەوە کێشیان لۆ دروست ببی ئەگەر معنای بزانی بەڕاستی کەم وایە لەو مەوزوعی غەڵەت بکەی بەڵام ئەگەر مانە نەزانی احتیمالی هەیە تووشی کێشە ببی لۆی هەندێک خاڵمان دیاری کردیە دەتوانین ڕەچاوی ئەو خاڵانە بکەین. ئاوڵناوی پلەی بەراورد چۆن لە بۆشاییدا بەکاردێ تەبێ یەکەم شت لە بۆ پلەی بەراورد دەبێ مەوشەی زانمان هەبی than کە پلەی بەراورد ئارم بەکارهینە یان مۆرم بەکارهینە یان لێسم بەکارهینە دەبی than لە ڕستەکەدا هەبی. ئەگەر لە ڕستەکەدا نەبوو زانیشم پلەی بەراوردی دەبی لە ناو هەڵبژاردنەکاندا هەبی. مەجالی تێدا نییە ئاوڵناوی پلەی بەراورد ئێمە بەبێ than لە ڕستەدا بەکار نانین دەبی ئیللا هەبی. بەکارهێنانی دەرێ ئەگەر باسی دوو ناوی کرد بۆ نمونە ئەوجە دوو ناوی کەسە دوو ناوی شوێنە هەولێر و سلێمانی هەولێر و دۆکە ئەوە دوو شوێنە ونیا ئەوە دەبیتە پلەی بەراورد. باسی دوو ناوی کە زە ناوەکان تایبەتی بن یان گشتی تایبەتی گشتی مەبەستمان چییە بۆ نمونە کە دەرێن ڤڵژزان سیریس گوندەکان و شارەکان ئەوە گشتینە بەڵام دوو شتە کەواتەوە لێرە دەبیتە پلەی بەراورد. یان کە دەڵێن هەولێر و سلێمانی هەولێر و سلێمانی دوو ناون بەڵام ناوەکان تایبەتینە تایبەتە بە شوێنێک لۆیە ئەوانە هەر پلەی بەراوردی لە بۆ بەکاردێ ئاگدار بە. ویان وشەی بیفۆ هەبوو بیفۆ هەبوو بیفۆ کاتێک ئێمە بیفۆ بەکاردێنین بەراورد دەکەین لە نێوان ئێستا و ڕابردوودا بەراورد دەکەین لە نێوان چێ ئێستا و ڕابردوودا. و ئەگەر دوو ئین هەبوو لە ڕستەدا دوو ئینم بینی لە پێش بۆشایی و لەو لای بۆشایی چۆن یعنی ئین ئێربیل ئان ئین سلێمانی ئین ئەمریکا ئان ئین ئیسرائیلیا like this کە دوو ئینم بینی ئەوە دەبیتە چێ دەبیتە پلەی بەراورد. وێن کۆنتیفایرێکمانە وەکو چێ a lot a little a bit much far هەر یەک لەو بڕانەمانە واتە لێرە دەبیت بەکاربێنین پلەی بەراورد. ئەوە ناسینەوە لە بۆ پلەی بەراورد. یان ئەگەر هیە there هەبوو ئێرە و ئەوێ کەواتە بەراوردە لە نێوان دوو شوێن ئێرە لەگەڵ شوێنێکی تر کە تۆ باسی دەکەی کەواتەوە شانە دەبیتە چە پلەی بەراورد. تێبینێکمانە دەرێ لە زیاتی than ئێمە from لەگەڵ different بەکاردێنین different from ناڵین different than ئەگەر ئاوڵناوی differenti داما more different ناڵین more different than دەرێ more different from لە شوێنی than چ بەکارین from بەکارین وەک معلومات بزانە خراپ نییە. تەماشا نمونانەکە live in small areas more difficult from live in تەماشایرە بکە دوو ئینی دایتە من کەواتەوە دەبی پلەی بەراورد بەکاربی لێرە different بەکارینە from. دووەم دەرێ this food is much بڕی دایتە من بڕی دایە مادەم بەڕە دەبی چ بەکاربینم پلەی بەراورد بکەم much better. دەرێ this town is a lot دیسان دیقەتدا ئەڵۆتی دەیە کە ئەوە دیسانم بڕە کەواتە دەچ بەکاربینم دەبی پلەی بەراورد بەکاربینم. Alex is far less intelligent دیقەتێر دیسان بڕی فاری دایتە من لۆیە هەستان چم بەکارینە ئاوڵناوی پلەی بەراورد لێسم بەکارهینە. We've been busier than ever لەوەی گەڕێن ئەویان لە منهج نییە. لە بۆ سوپەرلەتیڤ چۆن بیناسینەوە لە ڕستەدا دیقەتی و حاڵەتانە بدەن. لە بۆ پلەی باڵا تەبیعی لە نێوان دووشت زیاترە سبەینێ لەو زاری هاتۆ نووسراوە I have 3 sisters 3 brothers 3 anything ئەوە پلەی باڵای ئاگدار بە. واگەر وشەی لە پێش بۆشایی هەبوو مەجای تێدا نیە باڵایە و ئەگەر وشەکانی on of ئەوانە هەبووکە فۆکەس لەسەر شتێک بکە ئەوەشیان باڵایە یان one way could یان in the world هەبوو لە جیهاندا
ویان یەک ئین هەو لەو لای گوتمان دوو ئین هەبی لە بۆ پلەی بەراورد دوو ئین بەڵام لە بۆ دەکرد in the class in the room in Kurdistan in ئەوانە هەمووی دەبیتە چ دەبیتە پلەی باڵا. Azad is the best student. دەرێ هەولێر is necessary in the world in the world. My car is the oldest one here one دەرێ here هەیە بەڵام زێر نییە ئاگدار بە. This is the most useful book I've ever وشەکانی ever وەنەوانە ئەوە بەکاردێت لە بۆ پلەی باڵا. باچین لەسەر ئەو خاڵانەی کە لێرە باسمان کرد بەکارهێنانی پلەی بەراورد و پلەی باڵاوتە comparative and superlative لەو چەند پرسیارەی بەکاربێنین. ئەو پرسیارە وزاریانە قوتابیان لەگەڵمان بن با پێکەوە شیکاری بکەین. This is the shirt in the store. دیقە تێرە بدە لە پێش بۆ شای the هەیە مادەم the هەیە تو یەکسەر درێوە superlative ئەوە یەک دوام in the story هەیە بەڵام ناسینەوە یەکەم خۆشترە ئاسانترە پێویست ناکە زۆر فۆکەس بکەین سەر ئێرە. کەواتە لێرە پلەی باڵاکە کامەیە more باڵانیە ER باڵانیە worse باڵانیە کەواتە چێ باڵەیە most colorful. ئەی Haval gets to know the city than you do. چی دایتە تو؟ زانی دایە گوتمان مادەم زان هەیە زان ناسەرەوەی چییە؟ پلەی بەراورد. گودر چی دایە گودر؟ ئەوە تو لەبەرتە گودر نییە. گود ئەوەش بێستی دایە کەواتە لێرە چی بێتە؟ بێتە زان. This is the دیسان زەی دایتەمە. I've ever شی دایە بەڵام ئەمە گوتمان زەیەکە ئاسانتر لەوەی بتوانین بیناسینەوە. مادەم the هەیە لێرە دەبێتە چ super بەکاردێ ER super نییە ئەوەشان هیچ پێوە نییە more super نییە ئەری چێ superە smallest کەواتە وەڵام ڕاست D. This is dash book I've ever read. ئەگەر دیقەتیەوەی بدەی لێرە زەی بەکارنینەیە بەڵام بە چ دەزانین comparative یان superlative بە ئێڤەکە I've ever read بۆی دەزانین ئەوە پلەی باڵێ. The most interesting is correct. More interesting interest طلبة زۆر پرسیار دەکرد مامۆستا باشە لۆدی غەڵەتە ئەدیەوەش EST نییە حسابی چت کردی حسابی EST کردیە بەڵام نازانی ئەوە لە ئەسلدا ڤێربە بە چ کرایتە ئاجکتیڤ بە ING گریمانەوەش نەزانی مشکلم نییە بەڵام ئەمە خاڵێکمان هەیە لە بۆ پلەی باڵا گوتمان دەبی زەی لە پێشبی the ئایا لێرە لە بۆ شایەکەی زە هەیە نا کە زە نییە کەواتە ئەوە بە هیچ شێوەیەک ڕاست نییە گریمان ئەتوەگە سەرت لە word formation-ەکەش دەرنەچوو سەرت لە دروستکردنی وشەکەش دەرنەچوو بەڵام خۆ ئەگەر دیقەت بدەی زەی لەگەڵدا نیە پلەی باڵا گوتمان دەبی زەی هەبی ئەو زەی لێرە نییە لێرەش نییە کەواتە نامانوێ. یازدەم دەرێ I can't imagine finding a friend than you. دیقەت تێرە بدە زان هەیە باڵێ هەیە شەرت نیە لە ڕاستە خۆ لە دوای بۆ شایەکەی بیاگەدار بە بەڵام گرنگەوەیە بە گشتی لە دوای بۆ شایەکە زانمان هەیە مادەم زانە دەرێچێ بێتە مۆرگودی هەڵ نەبژێری دەرێ why did you go by bus because it was I could find way I could find کەواتە more cheaper ئەوە دوو جار غەڵەتە جارێکیان ئێرە پلەی باڵای دەوێ بەڵام مۆر و ئیئاری پێکەوەدا لەو پلەی بەردەوە مەحاڵە. The most cheapest قوتابیان زۆر ئاگاتان لێبی مۆستی دایتە من EST-شی دایە ئەوە مەحاڵە ناکرێت لە یەک کاتدا هەم EST بدە هەم مۆستی بدە ئەوە غەڵەتە. The cheapest کەواتە وەڵامی ڕاست C. ئەگەرە تو لێت غەڵەت بوو بەڵام گوتت مامۆستاوە پلەی کوبزان پلەی باڵای دەوێ ئەدێگە بەراورد بوو بە فۆرمی هەڵبژاردنەکانی هیچ دیارە چی پەدان تەواوە بەڵام ئایا پلەی بەراورد زەوەردەگری نەخێرکەواتە دی هەر غەڵەتە. سێزدە that I think learning Chinese language is French language. Chinese language, French language. Great.
باسی دووشت دەکا دیقەتدا زمانی سینی و زمانی فرانسی کەواتە this is comparative most ئەوان هیچی نەدایە لە بینی A و D دیقەتدا more easy than more difficult than تەمەشا دەکەی سەر و شکلی هەردووچیان بڕۆکێک معقولە بەڵام لەگەڵ easy بە هیچ شێوێک more بەکار نایە کەواتە ئەی غەڵەتە more difficult than وەڵامی ڕاست دەبیتە چە دەبیتە D پرسیارێکی تکەمان هەیە 2019 دەرێ we all want a than before thanی دایتە تو before ئیشی دەیە کەواتە ئەوش هەندیسان چییە پلەی بەراوردە best worse good چه ڕاستە better than دەرێ do you know life in this area is life in small villages look at this دوو ئینی دایتێت و مادەم دوو ئینە لە پێش بۆشایی و لە دوای بۆشایی ئەوە چ بەکاردێ comparative adjective بەکاردێتن با بڕێک بە مەسەرۆتە تا جوانتر دیاربی دیقەتێ دەگوتمان دوو ئین هەیە مادەم دوو ئین هەیە ئەوە چییە ئەوە comparative adjective differ than قسە لە سۆش دەکەین more different than most بەکار نایە وەڵامی ڕاست تەبیعی be a more different than ئاگادار بە differ ڕەنگاتی وەڵی مامۆستا ئەدی ئەو ئیارە کوو بزانم ئەوە ئەو وشەیە ئاجکتیڤ نییە ئەو یاڕە ئەدینگ نییە باشە وەرە لێی کۆ دف ئایا وشت بینیە دف بی نەخێر کەواتە ئیارەکە سەفیکس نییە ئی خۆیتی کەواتە ئەڵێم ڕاست دەبیتە چە دەبیتە My last birthday was day I've ever دیسان چمان هەیە بابە ئێڤەی دایتەمە مادەم ئێڤەیە ئۆتۆماتیکیان ڕووی say superlative کەواتە زانمان ناوێ بادەستمان نییە ئاگادار بات لەبەرتە بادەریشمان نییە ئەریسە the worst وەڵام ڕاست دەبیتە چێ دەبیتە the worst ئەو 2020 2020 خولی یەکەم is the is newspaper news presenter on TV چی دایتە تو on TV کەواتە مەگوتمان on of on هەوی دەرین چێ دەرێن superlative the more ئەوە فۆرمەکە غەڵەتە ئاگادار بە the more مان نییە more غەڵەتە چونچی گوتمان سوپەری دەوێت بەڵام گریمان ئەتون نەتزانی سوپەری دەوێت بە شێوەی فۆرمەکەی ڕادیارە مۆڕەکەمان تەواوە مشکلەمان نییە کاکە لێرە زان هەیە نا لێرە زان هەیە نا ئەمە گوتمان لە بۆ پلێ بەراورد دەبی زان هەبی کەواتە غەڵەتە دەرێ the most talkative and the most talkativest دیسان هەستا چی کردیە est مۆستی پێکەوە بەکارهینەیە غەڵەتە کەواتە وەڵامی ڕاست دەبیتە C the last one دەرێ which one expresses the correct comparative adjectives داوای چ لێ دەکا comparative adjective ئەوە لە 2020 خولی دووەم هاتیتەوە دەرێ this is the more مان نییە فۆرمی the more نییە ئاگادار بە لە پێش پلەی بەراورد لە پێش مۆر و ئیار مەحاڵە ئەمە زمان هەبی this leaflet is more interesting than ئەوەیان گونجاوە بی ڕاستە دەرێ TV advertisements are مۆستی دایتەمە ئەوەشیان غەڵەتە و دیش دیار نییە با تەماشایش بکەین this program is interesting جی دایتە زانیشی دایە بەڵام ER هەیە نا more هەیە نا less هەیە نا کەواتە دیش غەڵەتە ئەوە بابەتی comparative and superlative adjective بوو ئەگەر کاتما بی بچینە سەر بابەتە چیدی ئەویش
ئەو زۆر ئاچینە خۆرێ. How to make a tag question. کلکە پرسیار. تەبێت tag question بابەتێکی نوێ نییە هەمووی خوێندرایە، بەڵام لێرە کلکە پرسیار بە تایبەتی لە پۆلی 12 هەندێک خاڵ هەیە کە قوتابی زۆر پرسیار لێ دەکا، زۆر زیاتر زەختمان لەسەر ئەو خاڵانە دەبیتن. ئاگادار بن قوتابیان. tag question چییە؟ tag question واتە شتێک تاگ کرابێتە سەر شتێکی تر، واتە لۆخۆی سەرەکی نییە. کلکە پرسیار پێک دێ لە چێ؟ لە ڕستەی سەرەکی ئەمە چ وەردەگرین؟ بکەرەکە وەردەگرین لە ڕستەی سەرەکی و هەروەها ئۆکسیلەری ڤێربەکەش وەردەگرین. بکەرەکەمان بۆ نمونە دەی وەردەگرین لە کلکە پرسیار بەکاردێنەوە. ئۆکسیلەری ڤێربەکەش بەکاردێن. وەرز ئۆکسیلەری helping verb کە هەندێک زار دەستەواژەش بەکاردێ. فرمانی ئاژەدرەکان کە چوار کۆمەڵەمان هەیە ئاگادار بن. کۆمەڵەی بی کە لە is am are was were پێکاتیە لە بۆ مۆزوعی. کۆمەڵەی دوو دەستدمان هەیە. مۆدەڵەکانمان هەیە کە کان کوشت شاڵ شد وڵ ئیلاخیری. هاڤەکانمان هەیە کە لە هەندێک حاڵەتدا دەبنەوە ئۆکسیلەری ڤێرب ئەگەر بێت و پیپیان لە دووە هاتبی تەبیەوە لێ دەین هاڤازات پلس پیپی. ئەگەر پیپیان لە دووە هات بێوەشیان هەر حسابی ئۆکسیلەری لۆ دەکرێت. ئاگاداری ئێرە بە چۆن کلکە پرسیار دروست دەکەین. ئەمە ڕستەکمان هەیە دەڵێن subject auxiliary verb ئەگە main verbمان هەبوو complement. چۆن ئەو کلێشەیە دەیکەیە tag question تەبیەت لێرە چ وەردەگری؟ ئۆکسیلەریەکەی وەردەگری بەکاردێنیەوە. بکەرەکە وەردەگری بەکاری دێنیەوە، بەڵام بە شێوەی چ pronoun ئاگادار بە. لە tag questionی نابی بکەرمان ناوبی دەبی لە pronoun بە تا جێناوبی. خاڵێک ئەگەر دیقەت بدەین ئەگەر main ڤێربەکەمان یعنی main sentenceەکەمان positive بوو tag question دەبێتە negative. main sentenceەکان negative بوو tag question دەبێتە چ؟ دەبێتە positive بۆ ئاگادار بە. واتە ڕێک پێچەوانەی یەکتر گەمە دەکەن. ئەوە کلێشەی عامی tag questionە. چ وەردەگرین بابە؟ فرمانی یاردەدەرەکە بکەرێکە تاو. main sentenceەکە ئەرێ بوو tag question نەرێ دەبی. main sentenceەکە نەرێ بوو tag question نەرێ دەبی. ئەو جەبابینە سەر هەندێک وردەکاری. وردەکاریەکان چی؟ هەم لە بۆ ڤێربەکان و هەمش لە بۆ ناونەکان، واتە بکەرەکان ماگە ناو و چۆن دەگۆڕین لە بۆ جێناوە تا ئەگەر چ بوو دەیکەینە چی. باڵا پاڕێکی سپی بکەینەوە. ئەلێرە لە tag question ئاگادار بە گوتمان دوو خاڵە ئەو مەوزوعە. ئەگەر ئەمە فرمانی یاردە دەرمان هەبوو بۆ نمونە she is لێرە چ وەردەگری بابە؟ بکەرەکە وەردەگرین فرمانی یاردەدەرەکەش وەردەگرین. main sentenceەکەمان پۆزەتیڤە دەیکەینە چێ؟ negative. she is کلێوە دەبێتە isn't she. یان they can help me. دیقەتیرە لە بابە. دیسان چۆر دەگرین فرمان یاردەرە و بکەرەکە وەردەگرین. کانەکە دەنووسیەوە واروەها they. بەڵام دیقەت دەیدەی لێرە گوتمان چییە؟ ئەو ئەگەر پۆزەتیڤ لێ دەیکەنە چێ؟ دەیکەنە negative دەبێتە can they. ئاگادار بە لە tag question نابی بڵێن can نۆت واتە نابی بە long form بی دەبی لە بە شێوەی short form بی. زۆر باشە. he doesn't play well. دیقەتیرە بدە. دیسانێت چمان هەیە بابە؟ he doesn't. دەزەکە دەنووسینەوە ئەوە does. هیەکەش دەنووسینەوە. گوتمان ئێرە پۆزەتیڤ ئێرە tag questionەکە دەبێتە negative. دیقەتیرە بدە ئێرە negative ئەو جارێ ئێرە دەبێتە positive. پۆزەتیڤ بوو کردمە negative بوو کردمە positive. ئەوەتان ئاگا لێبی. he doesn't بۆ چێ؟ does he.
بۆچێ does he خاڵێکتان ئاگاڵی بی هەندێک وشەمان هەیە وەکو بە تایبەتی لە بۆ پۆلی 12 لە بۆ مەنهەجی چ نێڤە ئەگەر نێڤە لە ناو ڕستەی هەبوو حسابی نۆتی لۆ دەکرێت واتە ڕستەکە حسابی نەری لۆ دەکرێت لەبەرێ تا کوێشن دەبیتە پۆزیتیڤ ئاگاتان لێبی they have never visited us دیقەت تێرە دەبابە وشەی نێڤە هەیە نێڤە لێرە means what not کەواتات لە ڕستەکەدا نۆتت هەیە مادەم نۆتمان هەیە لەو بەرێت و چ دەکەی تەنها دەڵێ چێ have they لێرە نۆتی زیاد ناکرێت چونکە ئەمە لێرە نێڤەرەکە حسابی نۆتی لۆ دەکرێت ئەوە فرمانەکان بابینە سەر ئەوەیە دیگەل ئۆگزلەری ڤێربمان نەبوو واتە لە ڕستەکەدا فرمانی یاردەدەر نەبوو چ دەکەی بابا دیقەت تێرە بدە لە بۆ ئەوە ئەگەر کەنجی فرمانی یاردەرمان نییە لە present simple لە past simple ئەمە فرمانی یاردەدەرمان نییە جوان جوان دیقەتدا ئەگەر subject plus baseم هەبوو subject plus verb sم هەبوو subject plus verb pastم هەبوو ئەوانە تا کوێشنەکانیان چ لێ دەبابە ئەگەر لێرە بیسمان هەبوو ئێرە دەبیتە don't subject verb sم هەبوو دەبیتە چێ doesn't subject verb pastم هەبوو verb pastەکە چێ دەگریتەوە بابا ئەم ئیدی و هەم شازەکان یعنی ئیڕێگولەرەکان دەگریتەوە کەواتە لێرە verb pastم هەبوو دەبیتە چێ didn't subject ئەوە ئاگدار بە بۆ نمونە they start the work دیقەت هێر بدە they start چێ بابا start لێرە بیسە تا کوێشنەکەی چ لێرە دەی بڵین چێ don't they لێرە جێنەبەوە don't they لێرە he works hard دیقەت هێر دە بابا چم هەیە works ئێسی پێوەیە مادەم ئێسی پێوەیە ئەچ بەکاردێنی دی بڵێ doesn't he هەمووش بە نەرێت چونکی ڕستەکان بخۆیان من سنتێنسەکان ئەرێنە they went to London for example went مانێ با went verb pasta پاستی چیە پاستی گەوە کەواتە دەیبرین چێ didn't they ئەگەر بێت و شازەکان دەبی لەبەر بیتەبان ئەوی تر he played ئیدیە کەواتە لێرە تا کوێشنەکە چ لێرە دەبی چێ didn't he بە هەمان شێوە کەواتە ئاگدار بە بیسمان هەبوو don't verb sمان هەبوو doesn't verb pastمان هەبوو دەبیتە چێ دەبیتە didn't ئەوەی دەی باش بزانی هەندێک فرمانمان هەیە کە هەر سێ شێوازی وچیەکە ئەوەیان ئاگدار بە بۆ نمونە cat put hush shit shot ئەوانە ئەگەر دیقەت دەی هەر سێ شێوازی وچیەکە تەمەشایە و نمونەیەکە they put the bag on the table كده راسته لێرە چ هەیە بابا پوتمان هەیە پوت هەر سێ حاڵەتی وچیەکە ئەم چۆن بزانم ئەوە دۆنتە چۆن بزانم ددنتە هەمان نمونە ئەو زادرێن she cut her finger وریابە لێرە لەبەرەوەی بکەری ڕستەت thەیە I we you they ئێسوەر ناکری وایە کەواتە ئەو پوتە دەکرێ پاست بی دەکرێ بیس بی چونکی هیچ دەمەچی نەدایتەم لێرە بڵێ ئەوە پاستە یان بیسە بۆ نونە یەستردەی یانە شتێک لە بابەتانە کە ئاماژە بە کاتەکەی بکە کاتی نەدایتە من کەواتە ئەو پوتە دەکرێ پاست بی دەکرێ بیس بی لەو حاڵەتە ئەو ڕستەیە دەیتە چێ don't they بە هەمان شێوە دەڵێن چێ didn't they لەبەرەوەی بکەرم چیە they ئەگەر ئایش بی هەر تەواوە ویش بی هەر تەواو بابا یوش هەر ڕاستە ناوێکی کۆش بی هەر هەمان شتە
بەڵام دیقەتی نمونەی دووەمدا she cat پاستە و پیپی ئەو بێسیشە کەواتە لێرە ئەتوو ڕەنگە لەمێش خۆی بڵێ مامۆستا ئەوە دەکرێت پاست بی دەکرێت بێسیش بی ئەتووە دەڵێ ئەمە نارێ ماگەدار بە باش ئایا لە دوای شی و هی و ئەوانە ڕاستە خۆ بەیس دێ نەخێر ئەدی چۆن پاست و پرێزنتەکەی لێک زیاب بکەینەوە دەبا بیگۆت بایسە شی کەتس دەبا ئێسی پێوە بایە مادەم ئێسی پێوە نییە کەواتە ئەوە پاستە ئاگدار بە ئەوە پاستە لەبەر چێ ئەکۆردینگ تو وات بە جۆرەی چێ بە جۆرەی شیەکە حکم دەداتەمە کەواتە لێرە ئەوەیان دەبیتە چێ دەدەنت شی ئیلا دەدن شیەکە ڕاستە ئەگەر هیچ بی هەمان شت ئەگەر بکەرەکە هیبی یان ئەتش بی هەمان شت نابیتە بیس چونچی یەکێک لەو خاڵانەی کە ئەمە دەزانین ئەگەر بکەیت ڕستەمان ئایوی و دەی بوو فرمان ئێس وەردەگری ئێستا من لەبەت بنووسم she start یەکسەر پێم پێ دەکەین مامۆستا ڕستە غەڵەتە لۆ غەڵەتە خمامۆستا she start کو دەبی یان دەی بڵێن she starts یان دەی بڵێن she started ئیلاوها ڕاستە قسەکە تەواوە ئێدی باشە ئەگە بڵێن she put دەکرێت پوتە بەیز بین نەخێرە کەواتە یان کەت فەرق نییە دەکرێت کەتە بەیز بینە ئێوە دەمادەمەوە با بکەینە vێر پاست بیکەینە پاست ئێ باشە پاستی کەت چییە هەر کەتەکەواتە ئەوەیان پاستە ئاگاتان لێبی ئەوە خاڵێکی گرنگەکە پێویستە قوتابیان بیزان بە تایبەتی ئەو هەشت نۆڤێرمان هەیە کە هەر سێ شێوازی وچیەکە سبەینی لە ئیمتحانی لۆت هاتەوە چۆن پاست و پرێزنتەکەی لێک زیاد دەکەیەوە حەسەب بکەرەکە بابە بکەرەکەمان مەجموعی کۆیەکان بوو نون ئایوی و دەی بوو ئەوە ئەو فرمانە دەکرێت پاس بی دەکرێت پرێزنت بی بکەرەکەمان هیوشی ئودبی بە هیچ شێوەیەک بەبێ ئێس نابێتە پرێزنت دەبی ئیلا ئێس پێ بێ و کاتی پرێزنتە کە فێر بێسیشی وەرگرت ئەوە لۆ لە نووسیمان دەبیتە دەزنت بەڵام ئەگەر ئێسی پێوە نەبوو ئەوە نابیتە بەیس دەبیتە فێر پاست یەک دوو دەقەمایە بەس بە ئەو نمونەش بنووسم لەوەی زیاتر ڕۆمیتەوە ئەدێگەر ئەو هابوو نووسرا بوو they put the bag on the table لێر نووسی بوو چ yesterday دوێنێ لێر تێنس مارکەر دایتە بڵە چی دایە تێنس مارکەر دایە تێنس مارکەرەکەمان چێ yesterday دوێنێ کەواتە ئەو پوتە ئاگدار بە ئەی دایتێت و don't they be didn't they ئەتو تەمەشا دەکەی دەڵێ don't they هەر ڕاستە چونچی پوت دەکرێت بێزبی دەکرێت پاس بی didn't theyش ڕاستە بە هەمان شێوە بەڵام حکمەکەی ئێرەت نەدیتێ بابە و yesterday هەیە yesterday واتە دوێنێ کەواتە دۆنتەکە غەڵەتە لەو حاڵەتەی تەمەشای ئەو ڕستەی بکە بابە ئەو ڕستەیە لەگە ئەو ڕستەی فەرقی هەیە ئەویان لێرە هیچ دەمێکی نەدایتەمە لۆیە گوتمان هەردووچی ڕاستە بەڵام لێرە بۆ نمونە yesterday دایە last weekی دایە last nightی دایە لێرە پاستەکی دایتم کەواتە لێرە لەو حاڵەتی دۆنتەکە غەڵەت دەبی ئەوە سەبارەت بە تا کوێشن تەبیعی زۆرمان مایە تەواوی بکەین وەختمان تەواو بوو ئینشاڵڵا لەبۆ دەرسی داهاتوو تا کوێشنەکە هەندێک خاڵیت کەشەیە و هەروەها ئێسەکانیش کە تەڵەبە فارزەیە زۆر مشکلی لێ هەیە ئەوانیش ئەوها لەوەتان تەوزیع دەکەین هەمیشە سەرکەوتو و سەرفراز بن